کابینەی نوێمی حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێم بەردەوامە لە سانسۆر خستنە سەر ڕۆژنامەنووسان و بەرتەسکردنەوەی ئازادی میدیایەکان. ڕێنمایەکی تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە 25 نیسانی ئەم ساڵدا لەبارەی ڕێخستنی فریکوێنسی و کاری میدیایی بەشێکی دیکە بوو لە سانسۆرەکانی ئەو کابینەیە کە نیگەرانی ڕۆژنامەنووسان و پسپۆڕانی ئەو وارەی بە دوای خۆیدا هێناوە و سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش تاوەکو ئێستا هیچ هەڵوێستێکی لەو بارەیەوە دەرنەبڕیوە. پێمان وایە ئەو ڕێنمایانە تەجاوزە بۆ سەر کۆمەڵە قانون کە پەیوەندی بە ڕێخستنی کاری میدیاییەوە لە هەرێمی کوردستان پەیوەندی بە سنوردارکردنی ئازادی کارکردنی دەستگا میدیاییەکان و کارکردنی ڕۆژنامەنووسان هەیە. بەڵێ ڕاستە ئەم قسەی وەزارەتی ڕۆشنبیری ڕاستە کە بەشێکی ڕێنماییەکان پەیوەندی بە ڕێخستنی بواری تەکنیکی میدیاوە هەیە، بەڵام لە پاڵ ڕێخستنی تەکنیکی میدیاوە هاتوونەتە سەر بابەتی ئازادی ڕادەربڕین و کارکردنی دەستگا میدیاییەکان لە هەرێمی کوردستان. بۆ نمونە تۆ کۆمەڵە گوشەی وشە و چەمکەی لاستیکی داتاشرا وەکو ڕەمزە نیشتیمانیەکان وەکو ئادابی گشتی وەکو بەرژەوەندێنەتەوەیەکان وەکو نهێنیە سەربازەکانی هەرێمی کوردستان ئەمانە تەفسیراتی زۆر هەڵدەگرن و دەشێ بە چەند لایەنە خوێندنەوەی جیاوازی بۆ بکرێت. لای خۆیەوە بە ڕێبەری گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوە دەڵێت ڕێنمایەکانی وەزارەت کار لەگەڵ کەناڵەکان دەکات نەوەک ڕۆژنامەنووس. بە وتەی ئەو بەرپرسا ڕێنمایەکە مامەڵە لەگەڵ ناوڕۆک و پەیامی کەناڵەکان دەکات نەک چوارچەوەی ئازادی. باوەڕ ناکەم کەستان بیست بێتان وەزارەتی ڕۆشنبیری سکاڵای هەبێت لەسەر ڕۆژنامەنووسێک یان بەپێی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 ڕۆژنامەنووسێک ئیزراعاتی لەگەر کرابی لە دارگاکان ئەو ڕێنمایی ئێمە چ لە پێشوو چ لە ئێستادا مامەڵە لەگەر کەناڵ دەکات، مامەڵە لەگەر ڕۆژنامەنووس ناکات، مامەڵە لەگەڵ چوارچێوەی ئازادی ناکات، مامەڵە لەگەڵ ناوڕۆک و پەیامی کەناڵ دەکاتن. هەندێک بابەت هەیە یاسای تر هەیە بابنەشی دەکاتەوە. بۆ نمونە ئادابی گشتی ئێمەشی ناکەینەوە. یاسای گشتی تر هەیە لە هەرێمی کوردستان کاری پێ دەکرێتن ئەو بابەتەشی دەکاتەوە. ئەو بۆ دادگاکان بەجێهێشتراوە بۆ ئێمە نییە. وەک لە ڕێنمایەکەدا هاتووە بەشێک لەو بورگە و مادانەی وەزارەتی ڕۆشنبیری پشتیان پێدەبەستێت پێناسەی زارەوەکانن یان پێناسەی جۆر بە جۆر هەڵدەگرن، هەروەها بەشێکیان پێشتر یاسا بوون و بەشێکی دیکەشیان پەیوەستن بە ئیتیکی کاری ڕۆژنامەنووسیەوە. گەیلان ساویر، کەناڵی پەیام، هەولێر.